لە ئەنجامی پلانەکانی ساڵەکان زوو بیست بەنداومان لەژێر جێبەجێکرێن با بڵێن 22-23 سیانیان تەواو بوو بیستیان ماوە لەژێر جێبەجێکردن بەشیشان لە قۆناغی کۆتاییدانە دیارە ئێمە یاداشتێکمان بەرز کردەوە لە ڕێگەی وەزارەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران جنابی وەزیر لە ئەنجومەنی ئابووری گفتوگۆی ئەو بابەتەی کرد بوو دیارە ڕەزامەندی درا لەسەر تەرخانکردنی 11 میلیارد دینار بۆ تەواوکردنی 8 بەندا و لە قۆناغی کۆتاییدان بۆ بتوانین ئاوێن تێگەل بێتەوە دیارە ئەوانش بەندای بچووکن ئێستا وەزارەتی دارایی ڕەزامەندی داوەکو قۆناغی یەکەم بۆ تەرخانکردنی 4 میلیارد دینار بۆ تاوکردنی بەشێک لەو پرۆژانە تەمان حتمەن کە قۆناغەکانی کەشمان بکەوەین کە ژەست پێ دەکەین ئێستا ئەمە سەرقاڵی ئەوەین 5 بەنداوی بچووک تەواو بکەین لەسەر ئەوە کە بریتین لە بەنداوی چەمرگە و ئاقوبان و بانوی تاڵەبان و خۆرنەوازان و هەشەزینی بەنیازین ئەو 5 بەنداوە تەواو بکەین دوای ئەوە پارەی قۆناغی دووەمان بۆ بێت بتوانین 3 بەنداوەکەیت کەش تەواو بکەین ئەمە بەنداوی بچووکن لە شوێنی جیاجیان بۆ خزمەتکردنی ئەو شوێنانە کە دەوروبەرەکەی ئایا چ بۆ کشتتوکاڵە چ بۆ ئاوی خواردنەوەی چ بۆ ئاژەڵداریە چ بۆ شوێنی گەشت و گوزارە دەوری خۆی دەبێ بەڵام ناکرێ بەندای کەماوی کێشەی کەماوی کێشەی دابینکردنی ئاو بۆ هەوڵاتیان و زەمانکردنی ئاو ئیلا لە ڕێگەی پرۆژەی استراتیژی و بەنداوی گەورە دەبێ ئەبێ بەنداوە گەورەکانمان دروستکەین ئەبێ بیر لەوە بکەینەوە کە لە داهاتوودا ئێمە ئاوی پێویستی بەردەوام بۆ وڵاتیانی خەڵکی کوردستان دروستکەین ئەوەش بۆ پلانی استراتیژیمان هەیە پلانەکە ئامادەیە تەنها پێویستی بە بودجە و ئامادەکاری هەیە